لەم بەرنامەیە زۆرترین چالاکی وەرزشی تیابوو کە لە سلێمانی ئەکرێت لەبەرەوەی سلێمانی بۆ بە ناوەندێک بۆ هەموو چالاکیەکان لەسەر ئاستی عێراق و دەرەوەش بەردەوام سلێمانی چاوی لەسرە بەبوونەوەی کە چەندین هۆڵی وەرزشی جیاوازی تایە و چەندین پاڵەوانی وەرزشی و یانەکانی چەند تیپێکی جیاوازیان هەیە و بە پاڵەوانتی دیکەش ماوە لە سلێمانی کە بکرێ بۆیە بۆ ئەوەی باس لەوانە بکەین لە ستۆدیۆ میوانداری بەڕێز دکتۆر دیار محەممەد سەدیق هەمڕاگری کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرزشەکان سەرۆکی لقی سلێمانی نوێنەراتی سلێمانی لیژنەی ئۆلۆمپی دکتۆر بەخێر بێی. سپاس بەمەدەبوونت. ئەم هەموو چالاکیە لە ماوەی ئەم چەند ڕۆژە و لە ڕابردووە لە سلێمانی بۆ سلێمانی بۆ بە شوێنی چالاکی وەرزشیەکان. زۆر سپاس دەکەم، سپاسی شەش جوانەکەی کورساتەکەم بە ستۆدیۆ بە مەیدانیش بەڕاستی دایمە خزمەتکار و خزمەتی وەرزشتان کردووە. ئەوە جێی شانازیە بۆ ئێمە چێ بەڕاستی ئەگەر ئەعلاممان لە پشت نەبێ ئێمە هەڵبەتە ئەو شتانە خەڵک نایبینێت. ئەوەی ڕاستی بێمە هەدەفی ڕئیسی ئەمە بۆ ئەوەیە کە زۆرترین چالاکی بینە شاری سلێمانی و پشتیوانەکانیش کە لە هەم لە کوردستانەوە هەم لە عێراقەوە ئەکرین لەبەرەوەی کێمە تەواصولێکی تەواومان هەیە لەگەڵیاندا هەم لە ڕێی جامیعەوە زانکۆی سلێمانیەوە و هەروەها بە هەمان شێوە لە ڕێی لیژنەی ئۆلۆمپیشەوە خۆ دەزانی ئێمە ژێرخانێکی وەرزشی باشمان هەیە، بەڵام پێویستە ئەو ژێرخانە وەرزشیە پێویستی بەوەیە کە استیغلال بکرێ و بتوانێت چۆن بەکارێنرێ وە شێوەی بەکارێنانەکانی ئێمە لەوانەیە بەپێی ئەوانەی و ئەنجامانێکی هەیە ئەو چالاکیانە کە لێرە دیارە بە سەرکەوتووی توانیمانەکاری بۆ بکەین. باش بوونی ئەم هۆڵانە وای کردووە کە چاوی عێراق و یەکێتی وەرزشەکانی عێراق و هەتا ئەوانەی ڕۆژئاوای ئاسیاش لەسەر سلێمانی بێ چی دیکەی سلێمانی وای کردووە کە چالاکیەکان زۆربەی لە سلێمانی بێت. ئەمانە گەشتیاریشە. بەڵێ ئەمانە فاکتەری زۆرە، یعنی یەکەم ئەتوانین بڵێم وەرزشکارەکانمان وەرزشکاری زۆر بەتوانەمان هەیە کە توانێت ئەنجامی باش بێن، یعنی ئەمسا ئێمە یعنی پێشمەرگە وەکو تیمی باڵێ ئەگەر فەریقێک نەبێت لە چوار گۆشەی زێڕینانە بێ ئێمە ناتوانین پاڵەوانی بینێرە، ئەگەر تیمەکانی گۆڕەپان و مەیدانمان بەهێز نەبێت ناتوانین یاریەکانی گۆڕەپان و مەیدان بینی. ئەمە زۆر تەسیریە. اینجا دوایەوە یاریگاکان اینجا دوای یەک دەستەی ئیدارەی ئیستایکە کە وەرزشە بابڕێەوە، ینی خۆتەزانی کۆمەڵی سێکتەرمان هەیە لە ناو حکومەت و لە ناو حیزبی شاتە ئەتوانم بڵێم کە هەمووی بە یەکدەست ئامانجیان ئەوەیە کە چالاکی بێنە ئەم شارە و خزمەتی گەنجانی ئەم شاری پێ بکەن و یەکدەستی ئەمە وای کردووە کە لێک تێگەشتن هەبێ و لێک تێگەشتانە ئەچێتە بوار و خزمەتی وەرزشەوە بەزیاد. ئەم ڕەنگا و ڕەنگی سلێمانی چیمان پێڵێن لە ڕووی وەرزشیەوە؟ ما زانکۆی سلێمانی کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرزشەکان کە پاڵەوانتی زانکۆکانی عێراق یەکێکە لە چالاکیە نمونەیە جوانەکان کە لە ماوەی دوو ڕۆژە بەڕێوە چوو. بەڵێ من ئەمڕۆ زۆر دڵخۆشم، بەڕاستی ئەنجامەکان زۆر باشە. وەکو زانکۆ ئێمەوە لە تیمی یانەی زانکۆی سلێمانی ئەنجامی زۆر باشی بەدەستێناوە لە یاری کارەتێکای سا بە تەلەفۆن پێشەوە بێم بەلای جەناب ئەنجامەکانم بەدەستگەشت بەڵێ ختامە لە ختامیایە بەڵێ بەس ئەوەی کە ئەزانم ئەگەر حەسکەی پێتان ڕاگەێنم زانکۆی سلێمانی بە تەعادول دەرچوو لەگەڵ خورماڵا، بەڵام بە خاڵ بە زەهەبی ئەوان بوون بە یەکەم ئێمە بووین بەدەوڵەت لە قورانە. بەڵێ ئێستا لەم تەقەدیمینە بەڵێ ئێستا خەبەرم پێگەشت ئەوەی ڕاستی بێ و هەروەها تیمی گۆڕەپان و مەیدانمان توانیان ئەنجامێکی زۆر باش و بەرچاو بەدەست بێنن و هەروەها سەرکەوتنی پێشمەرگەش ئەوەش سەربەرزیە بۆ هەموو لایەک. یعنی ئەمە وای کردووە کە خەڵک زیاتر ڕووبکاتە ڕێازە وعیکی زیاتر هەیە لە شاری سلێمانیە بۆی کە خەڵک وەرزش بکە و لەوەشمان لەبیر نەچێ ئێمە ئەگەر ئێتیمامێکی تەواوتر زیاتر بتوانین زیاتر بە گوژمێکی تەواو ئیشکەین ئێمە بە بۆچوونی منجارێ لە یاریەکانی کچانە ئەتوانین ئەنجامی زۆر باش بەدەست بێنین و بتوانین هەرچی هەڵبژاردەکانی عێراقا لەم شارەوە سەردەبێن و بڕات بۆ بەشداری بکات. ئەمە بۆ هاندەرانی وەرزشیش دکتۆر خاڵێکی بەهێز ئەوە کە چالاکی وەرزشەکان کە لە سلێمانیەکرێ هاندەرێکی زۆر کۆ بێتەوە بۆ چالاکی وەرزشەکان. ئەم ڕۆژی وایە 5 چالاکی جیاواز لە 5 جۆری جیاواز هەیە هەموو شوێنەکان هاندەری لێ. ئەکید ئەوە خەڵکی خۆی ئێستا ئەوەگەر دیقەت بێەوە پێویستی یەکەم پێویستی بە وعی خەڵکەیە، دووەم پێویستی بە ڕاگەاندنێ. ڕاگەاندن پشتیوانی لەوەکە لەبەرەوەی ئەبینین کامێرە چەندین کامێرە ئەچێتەوە بێ لەوەی ناڵم کورساتەوە دائیمە و زۆربەی سپۆنسەری میدیاکان کورساتی زۆر بەڵێ هەتا بەوەی دوێنێشەوە بەڕاستی ئەوانە کاریگەریی زۆری لەسەرەوە کردووە کە وەرزشکار ڕووبکاتە ینی جمهور ڕووبکاتە یاریگاکان و سەیری کا و کاتێکی پێبەرێتە سەر وە خەڵکەکە ینی سیرکەگەر من یاری تایرە بوو یاری تایرەی نهایی عێراق بوو لە زانکۆ داوای پاسیان لێ کردم خوێندکارەکان بچن بۆی تەرجیعی فەریقەکان بکەن، یعنی ئەمە وعیەکی جیاوازە لە شوێنەکانی تر ئەمە زۆر خۆشە بۆ ئێمە. وە نزیکی هۆڵ و یاریگاکانش خاڵێکی بەهێزە بۆ ئەوەی کە ئەنی هاندەرێک دەتوانین لە کاتێکە
دوو چالاکی وەرزشی ببینێ هەم لە هۆڵی پێشمەرگەم لە زانکۆی سلێمانی کە نزیکەم لە هۆڵی یانەی سلێمانی کە ئەتوانن لە یەک کاتە چەند چالاکیەک ڕووماڵ بکرێت زۆر ڕاستە ینی تۆ ئەگەر جەنابەت سەیریکەی ینی مجموعەی پەروەردەی وەرزشی ینی کۆمەڵی یاریگای زۆر باشی هەیە هەمووی لە یەکەوە نزیک توانێت سوودمەند بێەوە بۆ ئەمە لایەنێکی ئەمەی کە لەگەڵ پێشمەرگە نزیکین و لەگەڵ هەندێک نادی نزیکین لایەنی سلبی و ئیجابیشیە بەس من ئیجابەکەی بەوە بینم کە خەڵک دەتوانێت بێ بەڵام سلبیەکەی لەوەیە کە خۆزگە نادیەکانمان بەپێی جوغرافی دابشکرا بۆی هەموو خەڵکەکە زیاتر ئیسفادەی لەکە بەڵام الحەمدولله زۆر باش ئەم چالاکیان لە ڕووی گەشتاریەوە چ سوودێ بە سلێمانیە گەێنێ و لە ڕووی ئابووریشەوە ئێستا ئەگەر سەیریکەین کاکاروان ئەگەر سەیریکەین مامۆستا ئێمە هەر ئەم یاری گۆڕپانەمایدانە حدودی 300 کەس هاتوۆتە ئێرە ئەمە ینی بۆ کاراتیەکەش بە هەمان شێوە زیاتر بۆ بالەکەش بە هەمان شێوە ئەمانە ینی بەڕاستی ئەبێ سیاحش ئاوڕێ لەمە باتەوە وە پشتیوانیەک لەوە بکە ینی و هەروەها ئەو هۆتێلە گەورانە ئەبێ پشتیوانیەک لە وەرزش بکەن ئەوانش کوێ بۆ ئێمە فاکتەرین بۆی کەوان ئەوان ئیسفادەمان لێ بکەن باش زیاتر ئیسفادەمان لەکەن هەر بۆ ئەوش ئێمە ئێستا هۆتێلی نادیزانکۆ کراوەتەوە کە تازەترین کە حدودی 30 ژوورە 60 بێتە و 4 ئەستێرەیە ئێمە توانیمان لەوەش ئیسفادە بکەین کە یاریزانەکان هاتنەوێ و هۆتێلەکە بە تەواتی خەڵکی تێچوو پڕ بوو و زۆر سوپاسیانە کردکەوە کە شوێنی چوارەکەوە این تۆ تەسەوڕکە لە مەجموعەی زانکۆی سلێمانیە بە مەلەوانگە و بە یاریگا و بە هۆتێل و ئەمانە زۆر مهمە خاڵێک کە زۆر مهمە یەکدەستی کارەکانە یەک ستافەکە یەکە بەیەکەوەیە من بە تەنیا وەکو دیار هیچم پێ ناکرێت گە ستافەکەم پشتیوانی منەکە بەڕاستی لەوانەیە من واجی هەبم بۆ ئیشەکە بەڵام چەندین کەس لە کرێکارێک و کە ئارسەکە پاکاتەوە لە باجیەکەەوە تا ئەو مامۆستا بە ڕێزانە ینی تۆ ئەمڕۆ جەنابەت لەوێ خۆت شاید بووی کە بینی بەو گەرمایە ئەو هەموو خەڵکە دڵسۆزە کۆبووەتەوە خزمەتی ئەو یاریاکە بۆی کە بە جوانترین شێوەبی بە بەڕاستی ئەوە جێ ڕێزە هەم دڵسۆز و کادری بەتوانە ڕۆڵێکی گەورە ئەبینن بۆ هێنانی پاڵەوانتەکان بە نمونەی باسی وت کرد کە ئەمە سێ پاڵەوانتە گەورەیە لە سلێمانی هەن لەوانەیە سەر و 500 کەس لە دەرەوەی سلێمانی بەبوونی وەرزشەوە هاتبێتن ئەم چەند ڕۆژە لە سلێمانی ماونەتەوە کاکاران بیر بە نەچێ ئێمە هینیشپان هەیە جمهورەکەشێ جمهوریشانەوە گە جەنابەت دیارەکەەوە بین جمهوریی باشیان لەگەڵاتەوە هەندەرانیش ئەوە تەسیرێکی زۆری هەیە کەواتە سلێمانی لە ڕووی وەرزشیەوە توانین بڵێن پایتەختی وەرزشە لە عێراقە 100% هەموو یاری جیاوازەکە باشە چالاکی دیکەمەوە کە لە سلێمانیە بکرێت لە داهاتوە حەزەکەم باسی وانە بکەین چالاکی زۆر دڵخۆشکەری هەیە بەڕاستی پاڵەوانتی ماستەری جیهانی لە شاری سلێمانی لەش جوانی بەڵێ لە سلێمانی ئەنجامەدرێ بە سوپاسەوە من لەگەڵ بەڕێز سەرۆکی یەکێتی لە جوانی عێراق دانیشتین چەندین دانیشتنمان کرد و هەروە کاکسوچیەوە کە جێگرە لەوێ کە جێگرە لە عێراق قسەمان کردو و لەگەڵ یەکێتی ناوبراوە ئیشەڵا ئیشێکی زۆر باشەکەین و بەڵام ئەوەیە کاتەکەمان کەمە و ئیشێ لەو شوێنانەی کە دەستنیشان کراوە لە زانکۆی سلێمانی لەوانەیە ئەنجام بدرێ کە شوێنێکی زۆر جوانمان هەیە بە سوپاسەوە لێرە باسی دکتۆر کۆسارەکەم دکتۆر کۆسا سەرۆکی زانکۆی سلێمانی کە هەر قسەم لەگەڵا کرد و وتی مەوەستەلەی و ئەو پاڵەوان تێبێنە کە پشتیوانێکی زۆر گەورەی وەرزشکاران وەرزشە بەڕاستی جەنابیشت شایەتی ئەوم لەوانەیە بۆ بدەیت کە لەگەڵماندا چەندی جار کارمان لەگەڵا کردووە ئەم پاڵەوانتە زۆر گەورەیە بۆ ئێمە چەندین پاڵەوانی جیهانیەتە ئەم شارە و خەڵکی زۆریە چاوەڕێکرێ چەندێک بێنێتە ناو سلێمانیەوە چەند هەواداری ئەو وەرزشە بە پاڵەوان و بە هەوادارەوە بێتە ناو سلێمانیەوە کەی ئەکرێ مامۆستا ئەوەی ڕاستی بێت ئەگەر سیرکەین لەش جوانی جمهورێکی تایبەتی خۆی هەیە تایبەتی خۆیە کە ئەو کاتێک کە پاڵەوانێکی لە جوانی ئەنجامەدرێ خەڵکێکی زۆر جارێ هۆڵەکە بە تەواتی پڕەبێت یعنی ئەمە من کە ئەڵێم لەوانەیە بە زیانەڵێم لەوانەیە 2000 کەسێ بێتە ئێرەوە بێلەوەی کە تەیران تەجوڵێت بێلەوەی کە مەتەمەکان تەجوڵێ بێلەوەی لە هۆتێلەکان ئەجوڵێ و هەموو هۆتێلە ڕاقیەکانیشان هەڵگرتۆ جارێ بۆ ستافەکان ئەوان تریش بۆ ئینتر ینی بەڕاستی ئیشێکی زۆر گەورەیە ئەممان بیر نەچێ پێنجشەمەی داهاتوو شاری سلێمانی بۆ پەڕی خۆشحاڵیەوە بۆ جاری دووەم فستیڤاڵی ژنانی عێراق لە ئێمە ئەنجامەدرێ کە ئەمە خۆی لە خۆیدا زۆر گەورەیە ینی ئەم شارە ینی ئەمنیەتی تایە ئەمانی تایە
وەرزش پشتیوانە حزب پشتیوانە حکومت پشتیوانە ئەمە خۆی وای لێ دەکا کە گەورەیەک لەم شارە بنوێنێ و هەر بۆ ئەو مەبەستەش چەندین مەسئولین سەردانی ئێرەکەن مەسئولینی وەرزشی بەڵێ بە سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی و بە هەمویانەوە کە ئێستا تیکتەکانیان ناردۆ بۆی کە حجزیان بۆ بکەین و ئیشیان بۆ بکەین ئەمانە سەردانیان بۆ سلێمانی واقعبینیانەیە و لە ئەنجامی سەردانەکەشیاندا کۆمەڵی شوێن سەردانەکەن شوێنی تایبەت سەردانەکەنیشە لەمەە زانکۆی سلێمانیە و لەگەڵ کۆمەڵی شوێنی تریشە سەردانیەکەن بۆی کە لە نزیکەوە ئەم شوێنە ببینن و بتوانن کە بزان چیتر هەیە چیتر هەیە و ئەتوان چەندیتر خزمەتی لە میهرەجانەکە کە باسیەکەی میهرەجانی لیژنەی یەکسانی ڕەگەزی عراق کە ئەوان لەسەر لیژنە ئۆلمپیکن چالاکی جیاواز و نەوعی هەیە چالاکی هەیە بە نمونەوە ئەگەر ئەسب سواری هەیە چالاکی نمایشی باسکتبۆڵ هەیە کاراتی هەیە سەمای بالیە هەیە حتا شتی کللتوریش هەیە ئەمە ئەکرێت ئەمە بۆ دووەم جار دیسان وەرە سلێمانی لانداوە سلێمانی جەوەکەی جمهورەکەی خۆشەویستی خەڵکەکان بۆ وەرزەکەشی ینی مامۆستا کاروان یەکێ لەو شتانەی کە ئێمە زۆ باسیەکەن یەکەم جارڵێ ئەڵێن سلێمانی جیاوازە لە ڕێزگرتنیان بۆ ئێمە خوانە خواستە بە خراپ ناڵم بۆ مەهینەکانتی ئەڵێ سلێمانی جیاوازە لە پێشوازیە سلێمانی جیاوازە لە ڕێزگرتنیە ئەڵێ هەستەکەین لە ماڵی خۆمانین لە شاری خۆمانین مرتاحن بۆ بێلەوەی کە ئەو ژێرخانە بە قۆتەشپان هەیە کە توانی خزمەتی بکەین بەڵام بەڕاستی لێرەوە ئەیێنم پێویستە لەسەر حزبیش و حکوومەتیش و ئۆلمپیش ئاوڕێکی زۆر جدی لە شاری سلێمانی باتەوە بۆ وەرزش بۆ خزمەتکردنی وەرزش نامانێت ئێمە شارەکەمان بڵین لەبەرەوەی ئێمە بێستین لە عێراقا ئەوان ئیسفادە لە ئێمە بکەن ئەوان ئیسفادە لە ئێمە بکەن زۆر باشترە ئێستا ئاخرشت جەنابەت وابزانم ئاگاداریت منەسەیەکی مەلەوانی لە شارۆچکەی دوکانەکەن کە ئەمە خۆی لە خۆیدا کەواتە هەرچی پاڵەوانەتەکانی ئاویەکانی شاری عێراقایەتە شاری سلێمانیەوە ئەمانەمی گەورەیە بۆ ئێمە لە بیرمان نەچێ حدودی 36 ئەندامی ئیتیحادمانەیە لە لیژنەی ئۆلۆمپی وەتانی عێراقی یعنی ئەمانە هەمووی خۆی حەجمە بەم شارە لەگەڵ ئەم هەمانە بەرەکۆتای ڕم بۆ هەمیشە سلێمانیەکان داوای زیاترەکەن لەبەرەوەی زیاترمان پێەیە زیاتر خزمەتەکەین باشتر خزمەتەکەین و گرنگترین شتیژەوەیە کە ئێستاکایی وەرزشی هەمووی یەکدەسەکە لە خزمەتی وەرزشە ئەمە هەمووی گرنگترە کایی وەرزشی ئەگەر یەکدەست نەبێ پشتیوان نەبێ هیچ کارێ ناکرێت حەز ئەەکەم ئەوانەی کە بە سلبیش سەیری ئەو شۆناناکەن بێن لەگەڵمانە ئیشکەن پشتیوانمان بن بە هەمومان بتوانین ئەم شارە زیاتر و زیاتر گەشاوەترکەین زۆر سپاس دەکەم دواتە جێڵم بۆ خۆت چیت ماوە سلێمانی پێویستی بە چیترە پشتیوانی مادی پارە پێویستە پشتیوانی بکرێت بەڵام بە شێوەیەک پشتیوان ئەکرێت من ناڵم هەم حیزب و هەم حکومت کەمتر شێ بۆ ئەوە 6 مانگە لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان 1 دیناری بۆ نوێنەرایەتی سلێمانی نەناردووە لەبەرەوەی کە پارەیان نییە بەڵام پێویستمان پشتیوانی حیزبێ پێویستمان بۆ کۆمپانیانەیە پشتیوانمان کەن بێن خۆیان سەرپەرشتی ئەم کە ئێمە دەست ناخینە پارەیانەوە دەست ناخینی شتێکیانە خۆیان بێن پشتیوانی بکەن ئەو پشتیوانی ئێمە ئەتوانین زۆر خزمەتیان زیاتر بکەین هۆتێلەکان ئەتوانن بێن هاوکاری ئێمە بن ئێمە ئەتوانین ژوورەکانیان بۆ پڕکەین ئەتوانین خزمەتیان کەین ئەمە هەم دڵسۆزیە بۆ شارەکە و هەم بزنسێکی زۆر باش وەرزەکە ئەگەر گەشتیاریش نەبێ و وەرزش ئەتوانێت وتێلەکان پڕکاتەوە 100% زۆر سپاس دەکەم ممنونم